ئەگەری دەرچوونی بڕیارێکی شۆکێنەر دژی حکوومەتی هەرێم لە دادگای فیدراڵی زیاتر دەبێت. ستاندار ناوەڕۆکی ئەو داواکاریەی هەرێم لەبارەی موچە ئاشکرا دەکات کە گرژی لە نێوان زەیدی و وەزیرە کوردەکان دروست کرد. لە قۆناغی دووەمی هەڵمەتی دژی گەندەڵکاران تیمی زەیدی بەدواداچوون بۆ موڵک و ماڵی بەرپرسان لە هەرێم و دەرەوە دەکات. یەکێتی هەوڵ دەدات لە ڕێگەی دادگای فیدراڵی کۆتایی بەدەسەڵاتەکانی حکوومەتی یاسای هەرێم بهێنێت. بە پێی خوێندنەوەی پسپۆڕێکی یاساش ئەگەر داوایەکی یاسایی بۆ سنووردارکردنی دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئاراستەی دادگای فیدراڵی بکرێت، ئەگەری زۆری هەیە دادگاکە بڕیارێکی یەکلاکەرەوە بدات. هیوا حەمید پسپۆڕی یاسایی لە شۆڤەیەک داڕای دەگەێنێت. پێشبینی دەکرێت دادگاکە لە بڕیارەکەیدا حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای کۆتایی هاتنی خولی پێنجەمی پەرلەمان کە لە مانگی 11 ساڵی 2022ەوە بە حکوومەتی کاربڕێکەر بناسێنێت، هەروەها دەسەڵاتەکانی تەنها لە سنووری ڕاپەڕاندنی کاروباری ڕۆژانەدا دیاری بکات و هەموو ئەو دەسەڵاتانەی کە پەیوەندیان بە سیاسەتی گشتی، گرێبەستە درێژخایەنەکان، پۆستە باڵەکانیان بڕیارە ستراتیژیەکانەوە هەیە لە چوارچەوەی دەسەڵاتەکانی حکوومەتی کاربڕێکەر بەدەر بکات. بە ئاگەرێکی زۆر ئەو بڕیارانەی لە دوای کۆتایی هاتنی خولی پێنجەمی پەرلەمان دراون و لا دەرەوەی چەمکی کاروباری ڕۆژانە هەڵبوەشێنێتەوە. لا شەوی ڕابردوو لە کاتی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق پێشنیارێکی حکوومەتی هەرێم لەبارەی کەمکردنەوەی پابەندی بۆ پێدانی داهاتی ناوخۆ ڕەت کرایەوە. بەپێی بەدواداچوونی ستاندەر شاندی هەرێمی کوردستان داوای کەمکردنەوەی 120 میلیارد دینارەکەی بۆ 6 میلیارد دینار کردبوو. لا کۆبوونەوەکە پێشنیازەکە خراوەتە بەردەست عەلی زەیدی وەزیری دارایی عێراق، بەڵام هەرزوو ڕەت کراوەتەوە. بە وەزیرە کوردەکانیان ڕاگەیان بەغدا پابەندە بەڕێکەوتنە کۆنەکەی سەردەمی سوودانی و داوای 120 میلیارد دینارەکەیان کردووە. وتیشیان تەنها لە حاڵەتی هەموارکردنەوەی ڕێکەوتنەکەدا ئەو بڕاکەم دەکرێتەوە کە ئەمەش ئێستا ناکرێت. بەو هەیەوە وەڵام و وەڵامکاری لە نێوان خالید شوانی وەزیری دادوو، فاڵح ساری و عەلی زەیدی دروست بوو. چاوەڕێ دەکرێت ئەگەر هەرێم بڕەپارەکە نەنێرێت بەغدا بە شێوەی مەقاسا بڕی 120 میلیارد ببڕێت و موچەی فەرمانبەرانی هەرێم بنێرێت. سەرچاوە حکومی ئاگادارەکان زانیاری وردیان لەبارەی قۆناغی دووەمی هەڵمەتی ڕاوەدوونانی تێوەگلاوانی دۆسیەکانی گەندەڵی ئاشکرا کرد کە بە دواداچوونی خان و بەرە و کۆمەڵگەی نیشتەجێبوونەکانی بەرپرسان لە هەرێمی کوردستان و ئەمریکا و ئەوروپا و تورکیا لەخۆ دەگرێت. هاوکات ڕوونیان کردەوە ئەم قۆناغا وەزارەتەکانی تەندروستی، نەوت و کارەبا دەگرێتەوە. باگوێرەی زانیاری چەند سەرچاوەیەک قۆناغی دووەمی هەڵمەتەکەی سەرۆک وەزیرانی عێراق دژی گەندەڵکاران تەواوی ڕێکارە یاسایەکانی کۆتایی پێهێناوە و پێداچوونەوە بە دۆسیەکانی هەندێک لە وەزارەتەکاندا کراوە کە چەندین کەسی دەستڕۆیشت و لە بەڕێوەبەرانی وەزارەتەکانی تەندروستی و نەوت و کارەبا لە پشتیانەوە وەستاون.